بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 191. پرسیاری ژمارە 16. ئەو شێوانەی دوو دووریان هەیە درێژی و پانیە لاکێشەیەک بکێشە پاشان پێوانەی هەردوو دووریەکەی بە سانتیمەتر بدۆزەوە لاکێشەیەکی تری هاوشێوەی یەکەم بکێشە بەڵام دووریەکانی نیوەی دووری لاکێشەی یەکەم بێ. نیوەی دووری لاکێشە یەکەم ئەمن ئەگەر لاکێشە یەکەم ئەوها کەسکەکە بکێشم دووریەکەی درێژیەکەی لێرە هەتا ئێرە ئەگەر هەرێک لەو چوار گۆشە گچکانە 1 سانتیمەتر بی گریمان دەکات چەند سانتیم 1 2 3 4 5 6 7 سانتیمەترە درێژیەکەی پانیەکەشی چەندە 1 2 3 4 سانتیمەترە 7 بە 4 ئەگەر بیکەمە نیوەی 7 دەکا ئەگەر تەمەشاکەینەوە بە چاویش نیوەیە نیوەی 7 دەکا 3 سانتیم و نیو نیوەی پانیەکەشی دەکاتە چونکە لێرە پانیەکەی 4 لێرە دەکاتە 2 سانتیمەتر ئەو های لێدێ ئەگەرە من ئەو لاکێشەی بینم لێرەی دانێم دیارە دەبینم کە نیوەی پانیەکە و نیوەی درێژیەکەم وەرگرتیە تەمەشاکەم لاکێشەیەکە وەکو ئەو دەبینم کە بەباشی دیارە کە چەند گچکەترە لاکێشەی دووەم کە دەیکەمە نیوە ڕووبەرەکەشی دەبیتە ڕووبەری لاکێشە گەورەکە وەکو ئەوەی وایە 4 ئەوەندەی ڕووبەری لاکێشە گچکەکە بی بەڵام داوا نەکرایە باسی ڕووبەر نەکرایە تەنیا من هەر زیاتر لێرە زانیاریە تەنیا داواکرایە یەک لە لاکێشەکان ئەو لاکێشە سەوزە کەسکە بکەینە ئەو لاکێشە شینە بیکەینە نیوە بێگومان شێوەکان هاو شێوەنە. پرسیاری 17 لەوانەی هونەر ئاحمەد وێنەی لاکێشەیەکی کێشە دووریەکەی چ بوو دوو دووریەکەی 4 سانتیم و 6 سانتیمەتر بوو ئەحمەد ویستی وێنەی لاکێشەیەکی تر بکێشێ دووریەکانی 3 ئەوەندە بکرێ دوو دووریەکانی لاکێشەی دووەم چەندن یان چین و ئایا دوو لاکێشەکە جووتن یان هاو شێوەن ئەو وشەیە ئەو پرسیارە زۆر سەیرە جووتن هیچ کات جووت نییە ئەگەر ئەمن لاکێشەکان گەورەکەم و بچووکەمەوە جووت تەنیا ئەگەر وەکو خۆی هەمان پێوانە بنووسمەوە دروستکەم بەڵام کاتێک کە گەورەم کرد یان بچووکم کردو ئەوەندە و 3 ئەوەندە و نیو ئەوەندە و ئەوە تەنیا هاو شێوەن بەڵام پرسیارەکە لێرە ئایا دووریەکانی لاکێشەی دووەم چینە واتە درێژیەکە چەندە و پانیەکە چەندە زۆر ئاسانە ئەمن پانی لاکێشەکە یەکەم جارانی 3 دەکەم دەبیتە 12 چونکە 3 ئەوەندە درێژی لاکێشە یەکەمیش ئەویش جارانی 3 دەکەم ناتوانم جارانی دووشتی جیاواز بکەم نابی کەواتە 12 جاران ئەویش دەبیتە 6 جاران 3 18 سانتیمەتر واتە ئەحمەد دەبی لاکێشەیەک دروستکە 12 بە 18 ئەگەر بیاوێ 3 ئەوەندە بی واتە 4 جاران 3 12 6 جاران 3 18 پرسیاری 18 وێنەی بەرامبەر ئەو وێنەی بەرامبەرە ئەو وێنەیە دووریەکانی چەندە
دووریەکانی 4 سانتیم و 6 سانتیمەوە تا لێرە تا ئێرە 6 سانتیمەترە پانێکەشی لێرە تا ئێرە 4 سانتیمەترە کە گەورەکراوی وێنەیەکی ترە دووریەکانی 24 و 36 ملیمەتر بووە. ئایا دوو وێنەکە دیسان جووتن؟ بێگومان جووتنینە. ئایا هاوشێوەن؟ دەبێ ساخکەمەوە ئایا هاوشێوەنە یان نا. ئەگەر من تەماشای سانتیمەتر و ملیمەترەکەی هەر نەکەم جارێ، ئەگەر ئەمن ئەو ژمارەی بینم جارانی شەشی بکەم دەبیتە 24، ئەو ژمارەش بینم جارانی شەشی بکەم دەبیتە 36، کەواتە بەڵێ هاوشێوەن. چونکە کە جارانی هەمان ژمارەی دەکەم ڕاست دەردەچی کەواتە هاوشێوەن. بەڵام بێگومان ملیمەتر و سانتیمەتر بەخۆی ئەوها نابی، بەڵام لێرە تەنیا لۆ ئەوەی ساغ بکەمەوە هاوشێوەن. بۆ شیکاری ڕاهێنانەکان وێنەی سێگۆشەکە بەکاربهێنە. ڕاهێنانی 19 هەتا 22 دەبی تەماشای ئەو وێنەی بکەم لێرە، وێنەی ئەو سێگۆشەیە. ئەجە بخینمەوە سێگۆش ه وەڕ وەسە بریتین لە ناوەڕاستی لایەکان لە سێگۆشەیەکی ڕێک ب ه بێگومان لێرە هەڵەیان کردیا سێگۆشەیەکە ناوی ب ج د نەک هێ، لێرە هەڵەیە خوێندکاری ژیر. ئەو هە ئەیلا بە بیکە ج، ئەو سێگۆشە ڕێک سێگۆشە چ ڕێک واتە هەموو گۆشەکان یەکسانن، واتە ئەو گۆشە وەکو ئەو گۆشەیە، وەکو ئەو گۆشەیە، ئەو لایەش هەمان شتە لەگەڵ ئەو لایە، لەگەڵ ئەو لایە هەمان پێوانەیە. سێگۆشەکە ڕێکە، ئەو خاڵانش لایەکان دەکەنە نیوە، واتە ب و ه یەکسانە بە ه ج، و ج س یەکسانە بە س د، و د ڕ یەکسانە بە د ڕ ب، واتە یەکسانن، هەروەها ئەوانش هەر بە خۆیان یەکسانن. ئێستا بچین بزانین پرسیارەکان چناوە. پرسیاری 19 کام سێگۆشە هاوشێوەیە لە وێنە پێدراوەکە؟ کام سێگۆشە هاوشێوەیە؟ لێرە ئەمن تەنیا باسی هاوشێوەکان دەکەم، باسی سێگۆشە جووتەکان ناکەم، چونکە هەموو جووتەکان هەر هاوشێوەنە بێگومان، بەڵام تەنیا ئەوانەی تەنیا هاوشێوەنە. یەک لەو سێگۆشانە ه ج س، ئەو سێگۆشەیە هاوشێوەیە لەگەڵ سێگۆشە گەورەکە ب ج وەڕ وە د، واتە ئەو سێگۆشە گەورە هاوشێوەیە لەگەڵ سێگۆشە سۆرەکە. کەسکە سۆرەکە هاوشێوەنە کەواتە دەبی خوێندکاری ژیر بە خۆت بنووسی ناوەکانیان ب ج د، ئەوها بنووسی. ئەمن تەنیا بە ڕوونکردنەوە ڕوون دەکەمەوە نانووسم، هیوادارم ئەتوو بنووسی هاوشێوەیە لەگەڵ ه، ئەمە تەنیا یەکەچیان دەنووسم ه ج س، ئەوها دەبی بیان نووسی. ئەوها نا ببورن جووتنە هاوشێوە ببی ئەوها هێمای هاوشێوە. ئەوجە ئێستا ئەوە دوو هاوشێوەمان زانی. ئێستا پاشیوەی ئەو سێگۆشەش س ڕ د دیسان هاوشێوەیە لەگەڵ سێگۆشە گەورەکە، دیسان گەورەکە ب ج
ئەوە هاوشێوەنە ئەو دووەش. پاشان ئەو سێ گۆشەیەش دیسان هاوشێوەیە لەگەڵ سێ گۆشە گەورەکە. ئەوە کەسکەکە و زەردەکە دیسان هاوشێوەنە. ئەو جارەی ئەو سێ گۆشەیەش دیسان هاوشێوەیە لەگەڵ سێ گۆشە گەورەکە. واتە چار سێ گۆشە هاوسێنە هاوشێوەنە لەگەڵ سێ گۆشە گەورەکە بجد. ئەوە تەواو. بەڵام دەبی ناوەکانیان بنووسی و هێمای هاوشێوەش بنووسی. ئەوهایە هێمای هاوشێوە. پرسیاری 20 کام سێ گۆشە جووتە لە وێنە پێدراوەکە؟ جووتەکان کامانن؟ ئەوە یەک ئەو سێ گۆشە جووتە لەگەڵ ئەو سێ گۆشە، ئەویش جووتە لە هەمان کات لەگەڵ ئەو سێ گۆشە، لە هەمان کات جووتە لەگەڵ ئەو سێ گۆشە. واتە چار سێ گۆشەی جووت هەیە. ناوەکانیشیان دەبی بنووسی. هێمایەکەش ئەو هایە. واتە سێ گۆشەی هێج س هێس ڕ ڕس د بهێڕ جووتن. ئێستا پرسیاری 21 ناو لە هەموو نیمچە لاتەریبەکان بنێ کە لە وێنەکەدا دیارە. ئایا هەموویان هاوشێوەنە یان جووتن؟ بچم بزانم کامە نیمچە لاتەریب هەیە. یەکەم نیمچە لاتەریب ئەو نیمچە لاتەریبەیە ڕ د ج و ه. ئەو سۆرە. ئەوە یەکێک لە نیمچە لاتەریبەکان. نیمچە لاتەریبە چی دیکە؟ ئەو جارەی ڕ س ج ب ئەوەش نیمچە لاتەریبە چیتکەیە. هیوادارم دیاربی. ئەوها یەکەم ئەو سۆرەیە، دووەم ئەو کەسکەیە. سێم کامەیە؟ سێم ه س د ب ئەوەش سێمەکەیە. ئێستا سۆرەکە بەتەنێ ئەوە نیمچە لاتەریب، کەسکەکە بەتەنێ نیمچە لاتەریب، شینەکەش نیمچە لاتەریب. ئەوانە هەر سێکیان جووتن. تەنیا هاوشێوەنە بێگومان، بەڵام جووتن. چونکە جووتن دەبی بنووسین جووتن یەکەم جار، چونکە هەموو جووتەکان هاوشێوەنە لە هەمان کات. ئەوە نیمچە لاتەریبیش تەواو بوو. ئێستا ناو لە هەموو مەعینەکان بنێ کە لە وێنەکەدا دیارە. ئایا هاوشێوەن یان جووتن؟ بچم بزانم کامە مەعین هەیە. لێرە یەکەم مەعین ه ج س ڕ ئەوە یەکەم مەعینە. دووەم مەعین کامەیە؟ ه س ه و س ئەو جە د و ڕ ئەوەش مەعینی دووەم. مەعینی سێیەم ڕ س ه و ب ئەوش مەعینی سێیەم. گر تەماشایانکەن کەسکەکە و زەردەکە و سۆرەکە سێ مەعین هەیە. بێگومان هەر سێکیان جووتن. مەعینەکان ئەوانیش جووتن، وەکو یەکن لە پێوانە وەلا شێوە. جووتەکان هەمیشە هاوشێوەنە. ئێستا چوومە لای پێداچوونەوە و ئامادەبوون. پرسیاری 23 ئاسانە زۆر، چونکە سێ توان دوو دەکاتە 9، دوو توان سێش دەکاتە 8، 9ش 8 لێ بڕوە یەکسانە بە 1، کەواتە وەڵامەکە دەکاتە 1. پرسیاری 24
لێکدانە 32 سی ژمارەی تەواو 30 فاریزە 2 جاران 0 فاریزە و 75% وابزانم ئەو لێکدانەی ئەنجام نادەم دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر تەنیا ئەوەی دەڵێم لە کاتی ئەنجامەکە 3 خانە بژمێرە ئەو جە فاریزەکەی لە دەستی ڕاست 3 خانە بژمێرە فاریزەکەی دانێ چونکە 3 خانە هەیە لێرە ئەوە 2 لێرە یەکیش لێرە. پرسیاری 25 لەسەر شێوەی ژمارەی کەرتی بنووسە واتە 27 دابەشی چاری بکە دەکاتە 6 چونکە 6 زاران چار دەکا 24 سێش دەمینێتەوە دابەش چار زۆر ئاسانە 6 و 3 لەسەر چارە یان 3 چارەکە 6 و 3 چاریەک. پرسیاری 26 ناوی ئەو سێ گۆشەیە بڵێ کە هیچ لایەکی جوود بووی تێدا نییە. ئەوە ناوی سێ گۆشەی جیالە. پرسیاری 27 شیرینی فرۆشێک پارچەیەک شیرینی بە 175 دینار دەکڕێ و بە 250 دینار دەیفرۆشێتەوە. ئایا کەمترین ژمارە پارچە شیرینی کە دەبێ بیفرۆشێ لۆ ئەوەی بەلای کەمترین شت 5,000 دینار قازانج بکات چەندە؟ لێرە مەبەستیان لە قازانجکردن تەنیا جیاوازی مابەینی فرۆشتن و کڕین هەر ئەوەندەیە لێرە لەو پرسیارەی دەنا قازانج ئەوەندە ئاسان نییە چونکە زۆر جار خەرجیش هەیە خەرجی دوکان و خەرجی شتومەک و خەرجی ئەو کەسانەی ئیش دەکەن تێچووی بەڵام لێرە تەنیا 250 دینارەکەی دەینین کەم 175 بزانین قازانجەکە وەکو بە خۆیان نووسیتیان چەندە 250 کەم 175 دەکاتە کەم 5 دەکا 5 چاردەش کەم 7 دەکا 75 دینارە 75 دینارە لە هەر پارچە شیرینیەک ئەو جەکە زانیمان 75 دینارە 75 جارانی چەندی بکەم جارانی چەندی بکەم ئەگەر دە جارانی هەتا ببیتە وەکو هاوکێشەیە هەتا ببیتە 5,000 ئاسانترین ڕێ ئەوەیە هەردوو لای دابەشی 75 بکەم هەتا پیتی بە تەنێ بمینێتەوە 75 دابەش 75 دەکا یەک پیتی بە تەنێ ماوە لەو لایەش ئەمن 5,000 دەینم دابەشی 75 دەکەم ئەمن دابەشم کردیە 66 تەواو هەتا دەهات هەر 6 کەواتە ئاسانترین ڕێ لۆ نزیکردنەوەی ئەو ژمارەیە بیکەمە 67 لێرەش 67 هەبوو کەواتە ئەو وەڵامە تەواوە. ئەو وەڵامە زۆر نزیکە لە وەڵامەی بەڵام ڕەنگە بە هەڵادا بندرێ 67 تەواوە چونکە نووسرایە بەلای کەم دەبی 5,000 هەر قازانج بکە ئەگەر 66 بینین جارانی 75 کەین ڕەنگە نەکاتە 100% 5,000 بکاتە کەمتر لەبەر هەندێ دەبی 67ەکەی وەربگرین 67 بەلای من ئەوە ڕاستە. پرسیاری 28 کام لەم ژمارە هەڵبژاردانەی خوارەوە شیتەڵی خۆ بەشی ژمارە 36 گەر تەمەشای یەکەم بکەم 3 جاران 2 6 6 جاران 2 12 ئەوە ناکاتە 36 3 جاران 3 جاران 3 دەکا 27 ناکاتە 36 3 توان 2 دەکا 9 جاران 2 دەکا 18 ناکاتە 36 2 توان 2 دەکات 4
سێش تواند و دەکانەوە ئەوە دەکاتە 36 ئەوە دەکاتە 36. زۆر ئەو پرسیارانە یەکجار ئاسانن، ئەوەی ڕاستی بی زۆر ئاسانن، بەڵام ئەوانەی سەرەوە ئەو پرسیارانە ئاسان نینە، بەڵام ئەوانە پێداچوونەوە ئامادەبوون زۆر ئاسانن. لێرە خوێندکاری ژیر دێمە کۆتایی ئەو لاپەڕەیە، لەوانەی داهاتوو باسی لاپەڕەشی نوێ دەکەم هەتا ئەو کات هەر خۆش بی.